من مامۆستاچنەوە مامۆستامە لە پەیمانگای هونەرە جوانەکان هاتوومە لەسەر ئەستۆی گەشت و گوزار و ڕێکخراوی USAID و ڕێکخراوی UNDP چەند خولێکی تایبەت لە بۆ ناوچە جیاوازەکانی کوردستان بکەینەوە. یەک لەو ناوچانە هەڵەبجەیە کە هەڵەبجە بۆ شانازیەوە معنی ئەو چەند ڕۆژەی بینیم کە ئافرەتەکان یەکجار چالاکن یەکجار ینی هەم لە لای خۆمەوە دەرێم هەڵەبجە ئافرەت بەڕێوەی دەباتن شن بەڕێوەی دەباتن ئەو جێگای شانەزیە و لە کەشمان تایبەتە زیاتر بە گەنجان ئەوانی کە تازە تەخەڕوجیان کردیا دەمانوێت ببنە خاوەنکاری خۆیان بەرهەمی خۆیان ئەو بەرهەمانێک کە دروستیشی دەکەن کوالێتەکەی باشبیتن بتە بڕاندی تایبەتی خۆیان تاکو بتوانن لە داهاتوودا کارەی پرۆفشناڵیان دەست بکەویتن. ئەوانەی کە لێرە فێریان دەکەین زیاتر دەمانوێتن لەگەر ئەو ڕۆکە بڕواتن ئەسلمەوە دەی ڕزین هەیە کە ئێستا زۆر باوە لە بازاردا دەمانوێت فێریان کەین کە چۆن بەرهەمەکانی خۆیان تێکەڵ کێشی ناو ڕێزن بکەن لەگەر ئەمان کاتیشدا دوورمان و کاری دەستیەکان کە چۆن ئەمە سوود لە کەلپە لە کوردەواریەکانمان بکەین بە موبیلیاتی ناوماڵەکانمان بە کوالیتێکی یەکجار باش و بە گۆڕانکاریەکی باش لە هەمان کاتدا متمۆری تێدا ئەنجام دەدەین کە ئەکسسواراتی پێ دروست دەکەن سوڵتان لەسەر داری دەکەین ئەویش لە هەمان شێوە لە بۆ ئەکسسوارات و لە بۆ کەلپەلی ناوماڵ بەکاردێتن ئەس ئەوەی ئەمە کە گرنگە زوومی دەخەینە سەرێ کوالیتیش دەکانیان باش بیتن ینی پرۆفشناڵانە بەرهەمی بوەیگەرنە بازار نەک ئەوەی کە لە وڵاتان کە لە بە واندێتن و هەر ئەوی بەکاردێنین و بەبێ ئەوەی گرنگی بە ئەوەکەی بدەن جوان کوالیتەکەی زەمانی ئۆنلاینە دەتوانن لە ڕێگای ئۆنلاینەوە بەرهەمەکانیان بنێرنە شارەکان و داهاتی خۆیان دەستکەی ئەو شتانی کە ئەمە فێریان دەکەین کولفەی کەمە بەس داهاتی قازانی زیاترەوەی کە بەکە ئەوەی دەکەن. من مامۆستا شادیە خالت مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان و ڕاهێنەرم لە UNDP بە اختصاصی دیزاین هاتیمەنەوە ئەو پولە لەبەرەوەی ژن بە تایبەتی ئافرەت زۆر بێ بەشا لە ئیشکردن لە دەرەوەی هەر دائیمەن لە ماڵەوەیە لێ ئەو پولە زۆر گرینگە لە بۆیان تا پێیان بکرێ بەرە و دەرێشن بەرە و جیهانە چینوێ ئەو خودە تایبەتە بە کاری دەستین ئافرەتان کە ئەکسسواراتان نەخش و نیگار لەسەر جاجمی کوردی هەرەوە ئیشی دیشیان فێرەکەین مەثەلا ڕۆزن ئارت شتە چینوەیە کە لە کوردستان لەو سەردەمەی کە ئێستا دەرچووە مامۆستایەکمان هەیە تایبەت بەرزن ئارتی مامۆستایشت کەش تایبەتە بە ئیشی حەرق کە ئێستا خەریکە دەگەڕێتەوە چکە شتە کۆنەکان نوێ دەکرێنەوە لەو سەردەمەی وەڵاهی ئاتەن ئافرەت زۆر گرنگە داهاتی خۆی هەبیت داهاتی خۆی هەبیت چونکە ئەو کات پێویستی ئەوەندە بە پیاو نامی هەز بە سەر بەخۆی ئەکەم هەز بە سیاتر هەز بە خۆشی دەکاکاتی خۆی داهاتی خۆی هەیە هەرەوە دەتوانی یارمەتی پیاوە کەشی بدارە ماڵەوە